سڵاو هاوڕێیان دابانەمینتان لەگەڵا لە چەنال دابان یونیڤرسم. ئەو ڤیدیۆ ئەمشۆ بەشێکە لە ڤیدیۆیانەی کە ڤیدیۆی تۆپ 6 باشترین فیلمە، بەس ئەمشۆ باسی فیلمی خەیاڵی زانستی یان ئاکشن ناکەم. ئەو شۆ باسی ئەو فیلمانە دەکەم کە کیسێکی تیا حەل دەکرێت لە فیلمەکە یان بە شێوەیەک لە شێوەکان ئاکشن و تۆڵی تێدایە. فیلمی ئەو شش فیلمی ئەم شەومان تۆزێک جیاوازن و لە هەمان کاتیشدا لێک دوورن، بەس هەر حەزم کرد بۆتان باس بکەم. فیلمی یەکەم ئەویش فیلمی جۆن ویکە. فیلمی جۆن ویک لە بەرهەمهێنانی ساڵی 2014 لە نواندنی کیانو ڕیڤز. تەبعاً فیلمەکە پێشەوەی پێم بڵێن فیلمەکە ئاکشنە، بەس خۆی فیلمەکە زیاتر هەموو پلۆت ستۆریەکەی لە ئەوەیە کە ئەو کاتەی کە ئەو ئەسابە ڕووسیە دێن ئەو سەگە دەکوژن. خۆی سەگەکە زۆر خەڵک دەڵێ چیە قابلە سەگە چی کوژە، ینی ئەوەندە دێنی ئەو هەموو خەڵکە بکوژیان ئەو هەموو هەریا دروست بکاتن. خۆی کێشەکە هەموو ڕەهەندی سیرۆکی ئەو کابرایە کیانو ڕیڤز لەوەیە کە ئەو کابرایە کاتی خۆی پیاوکوژێکی سوپەر پرۆفشنال بووە کە وازی هێناوە لەبەر ئەوەی یەکێکی خۆشویستی کچێک بە تەواوەتی وازی لە میشە هێناوە و ئەو کچەشی بە نوعێک خۆشویستیەوە تەسەووڕ ناکە ئیتر لە ناکاو دەمرێتن و کۆتا دیاری کە ئەو کچە پێشکەشی بە کیانو ڕیڤز کردوی ئەو سەگەیە کە بۆیە ئەو سەگەی دەکوژن بە تەواوەتی ئەو کیانو ڕیڤز دەبێتە یعنی ئەو پیاوە بکوژەی جاران کە وازی لێ هێناوە. طبعاً فیلمەکە بەشی تری زۆر دەرچووە، بەس من هەر حەزم کرد باسی بەشی یەکەم بکەم. فیلمی دووەمان ئەمشۆ فیلمی جاک ریچەری تۆم کروزێک کە لە بەرهەمهێنانی ساڵی 2012. طبعاً ئەو فیلمە لە هەوەی دەست پێ دەکاتن کاتێک بە شێوازێکی هەڕەمەکی کابرایەک 4-5 کەس دەکوژێتن بە شێوازی قەناس. ئیتر کەیسەکە لێرەوە دروست دەبێ لەو ئەوە حکومەت دەڵێ ئەوە کابرایەک بۆ کاتی خۆی لە جەیشی کردووە لە ئارمری ینی هێرشی لە سوپای ئەمریکا بۆیە هەموو تۆمەکە و قەزیەکە بۆ ئەو دەڕایتر کە تۆم کروز دێتە ناوی خەریکی حەلکردنی کەیسەکەی بەرەبەرە چەند زیاتر بۆ کەیسەکە دەڕاشتی تازەتری بۆ بەدیار دەکەوێت. نامێ فیلمەکەتان لێ سپۆیلکەم لۆی زیاتر، بەس فیلمەکە تا بڵێ خۆشە هەتا بڵێ جیاوازە ئەو دەقیقە سەیر دەکەێت تا ئەو دەقی وازی لێ دێنی تەواو دەبی ناتوانی وازی لێ بینی. فیلمی سێممان ئەویش ئەوەیە فیلمی The Equalizer دێنزل واشنگتن کە لە بەرهەمهێنانی ساڵی 2014. ئەویش فیلمەکە باسی کابرایەکی ئێجنتێک CIA کۆن دەکاتن کە وازی لە ئیشی ئەوەی هێناوە خانەنشینە وازی هێناوە لە ناکاو تەعەڕف لەگەڵ کچێک دەکات. کچەکە بۆ دەیبینی کە بە شێوەیەکی زۆر دڕندانە لەلایەن مافیا ڕووسی لێ دەدرێت و بەکارهێنرێ بۆ زۆر شت. ئیتر لەو کاتەوە قەرار دەدا بڕیاردەدا بە شێوەیەک لە شێوەکان هیچ وسکرد نەبێ بێدەنگ نەبێ بۆ ئەو مشتە. ئیتر تۆڵە شەڕ دەمانچە شەڕە چەق و ئەنو عاشکال شتەوی کە ئەدرینالین جسمرفولەکە حەزر لێ لەو فیلمەی دەبینی. بۆیە ئەگەر بینیوە بە زووترین کات سەیری کە تەبعاً جوزی دووشی هەیە، جوزی دووەکەی زۆر باش نییە، بە سەیەکێ بە حساب ئەویش دەرسێتن فیلمێکی ئەو باشترە بێ لە جوزی دوو. طبعاً فیلمی دوای ئەمە فیلمی مان ئۆن فایرە هەری دێنزل واشنگتنێک کە لە بەرهەمهێنانی ساڵی 2004. ئەویش لەوێندەر ئێجنتێکی CIA خانەنشینە وازی هێناوە دەبێتە بۆدیگاردی شەخسی پێرسۆنەڵی کچی یەکێک لە دەوڵەمەندەکانی وڵاتی مەکسیک کە لە شاری مەکسیکۆ سیتیە. لە ناکاو بە شێوەیەک لە شێوەکان زۆر مەعجبی کچەکە دەبێت بۆ لەو کچەکە مناڵە با منوعێک، بەس کچێکە زۆر ڕوحی شیرینە. لە ناکاو ئەوانەی کە کێشیان هەیە لەگە باوکی بڕیار دەدەن ئەم کچە بڕفێنن. ئیتر لەوێندە دێنزل واشنگتن ئەو شتە بە هەموو شێوەیەک لە شێوەکان دەیکاتە شتێکی شەخسی، ینی وەکوا بێ شتەکە لە بەرامبەر ئەو کراوە. ئیتر تۆڵە شەڕ ئەنو عاشکال ئەو شتانی کە تۆ حەزت لێ هەموو شێوەیەک لە شێوەکان دەبینی. فیلمی پێنجەممان ئەویش فیلمی لۆ ئەبایدینگ سیتیزنە ئیجرار بەتلەر و جێمی فۆکس. طبعاً ئەو فیلمە لە بەرهەمهێنانی ساڵی 2009. ئەو فیلمە ئەوەیە کاتێک جێرار بەتلەر کچەکەی و ژنەکەی دەکوژن لە پێ چاوی. ئیتر جێمی فۆکس لەوێندەر کە بە شێوەیەک لە شێوەکان ئیتفاقێک دەکات لەگەڵ بکوژەکان بۆی بتوانن شەهادەی وەرگن لە محکەمە زدی مافیایە کە ئیتر جێرار بەتلەر تووشی بڵێم چی خەیبەت ئەمەل دەبی ئەو شتانە بۆی بڕیاردا تۆڵە بکاتەوە. لەو زیاتر هیچ ناڵێم، ئیتر سەیری کە بزانن تۆڵەکەی چۆنە و بە شێوەیەک لە شێوەکان
تۆڵێک دەکاتەوە کە نەتۆ مێشکرد بۆ دەچینە جەماعەتی پۆلیس و ئەم شتانە. فیلم ئاخر فیلم کۆتا فیلم ئەویش فیلمی Murder on the Orient Express ئەویش فیلمەکە باسی کۆن دەکاتن باسی کە لە بەرهەمهێنانی ساڵی 2007 بەس فیلمەکە باسی کۆن دەکانی فیلمەکە ڕاستە 2007 دەرچوە باسی قەزیەکی کوشتن دەکات لەسەر ئەم قیتارە ڕووی داوە لەسەر ئەم شەمەندەفەرە ئەم قیتارەکە بە دەوری ئەوروپا دەسوڕێتەوە ئیتر بە محققێکتیایە کە دەوێت بە هەموو شێوەیەک لە شێوەکان ئەم بکوژە بدۆزێتەوە پێشەوەی خەڵکی تر بکوژێ یان پێشەوەی قیتارەکە بۆ وەستی هەموو دای بەزن. فیلمەکە بە تەواوەتی سڕیلەرە نامێت زیاتر لەوەی بڵێم باسی بکەم سەیری بکەن زۆر خۆشە ینی بە هەڵبژاردن ئەم 6 فیلمە هەڵبژاردی لە ناو چەند فیلم کە بینیمە لە بوارە بۆیە هیوادارم بەدڵتان بێ ئەگەر بەدڵیشت نییە دەتوانی ڕای خۆتم پێ بڵێ لە کۆمنت تۆ باشترین 6 فیلم چییە لای تۆ لەو ڕوانە بۆ ئەوی بیکەینە مناقەشە هەروەها ئیشاڵڵا بە هیوای ڤیدیۆی تازەتر ئەگە ڤیدیۆکە سوود بەدڵە لایک لەبیر مەکەی و شێریش و سەبسکرایبی چەناڵەکە دەستەکانتان خۆش.